کوردستانم دوژمنانت پێیان وابوو بەفر لە چیا تۆراوە نەیانزانی لە بری بەفر ئاسمان ورە و چیا بەوری هەڵهێناوە بیرم نایە لە کام بەرەبەیانەوە کەوتومە ڕێ دەشێ یەکەم هەنگاوم لە ناو دێوەراوەکانی کێڵگەی حەزی خانیەوە هەڵگرت بێ لە نووسینەوەی پەناهەندەی خۆمەوە تا کۆڕاڵی حیلەی ئەسپ و دیمەنی کوڕبوونەوەی هەورازەکانی ڕق و کۆڕژنی ساتەکانی ڕاسان تا شەقژنی بەخوێن نەخشا و هاتم تا شنەی کە وێڵەی ساڵاغم گەیاندەوە ئاگری داخ و دەسماڵەکەی ئەحمەدم لە ئەژنۆی شێرزادەکانی ئاراسی ئومێد پێچاو بە شیوەنی گۆڕستانەکەی مەولانام سپاردەوە هاتم تا بەردەبازی پەڕینەوەم بەدەم سرودی ئەی ڕەقیبەوە ڕیس کردەوە تا کەڵافەی یادەوەری بەوری بەرەو شنۆم بە هاوار و دەستە و دامێنی مەمدوح سەلیم گەیاندەوە هاتم بە پەنجەی سەر مشتووی خەنجەرم دڕم بە تاریکیدا و زەردەخەنم خستەوە سەر لێوی شێخی نەمر و بەردەقارەمانم کردەوە هێمای یەکبوون لە بارزانی و شیرین فێربووم هەر چوار دەوری خۆم ببینم لە شێخ عەبدولسەلامەوە فێربووم کۆت و بەندم شەرمەزارکەم من باوەڕم تیشتی ئەوینم ڕێنادا بۆ جارێکیش سەری بەرزم نەوی بکەم لە شێخ ئەحمەدەوە پیستم زێد و هەوار و بەسەفام کوردستانە من ڕووبارم لە بەنداوی کوردایەتیدا ئۆقرە دەگرم وەک شنە و نەسیمی بەیان کەوی نابم پەلکە زێڕینەی ڕەنگاڵە و وەرزێرەکەی هەر چوار وەرزی تێکۆشانم من پێشمەرگەم دەستنوێژی کوردایەتیم بە ئاوی باوەڕی خۆم هەڵگرتووە بۆیە لە شکاندنی ئەو بستۆکەی دوژمن ناوی ناسنوور گرەوم لە با بردوێتەوە من شۆڕشم پێناسەکەم لە کەڤر و چیا بپرسن لە هەڵدێر و مەتەرێزی مانەوەدا شەنگی مەردایەتیم ببینن من ئومێدم لە ناو دڵی شەوە زەنگا داگیرساوم خەمی گەورەم ئازادیە تێشووی ڕێگای تێکۆشانم سەرفرازی یەکجاریە ئەوەی دەیەوێ بمناسێ باگوێ بۆ ئاراز ڕادێرێ چیرۆکی ڕۆژانی ڕەندایەتی دەڵێتەوە چۆن جێ پێی شێرزادەکانی وەک یادگار لە کەناردا هێشتۆتەوە ئەوەی دەیەوێ بمناسێ باگوێ لە مەهاباد بگرێ ویژدانی قازی دەدوێ لە داستانی شەوانی نوتکەدا لە نەڵۆس و گۆچار و بەرەو شنۆدا چی لە بارزانی دەبینرا؟ بڕۆن گوێ بۆ کەرکووک ڕادێرێ لەسەر سەکۆی زێڕینی بە گورگوڕ پڕ بە گەروی هاوار دەکا بێ دەربەستم ڕۆڵەکانم بەر لە جەژنە پیرۆزەم مشتێ خۆڵی گڵکۆی نەمرانە بەبەستم من تریفەی مانگە شەوم بەردەڵانی مەرام و کۆسپەکانی ڕێگەی سەختی خۆم دەبینم گەوەی هەورازی سەرسەختم پشتی ستەم دەچەمێنم من ئەو گەلەم لە چوار لاوە ماران گازم عیامێکە ڕێبازەکەم لە چرای باوەڕی خۆم داوە بۆیە تەمی گومانم لە نەسلی هەورێکی ترساوە ئەوەندەمان لە سووتان و بوون بە سەکڵی دارستانی سەوزی خۆمانەوە ڕوانی بەجێماین بۆیە لە بێشەوە فێر بووم لە پەنجەرەی کۆشکی ورەوە بڕوانم و زۆر لە بەور و بەورتر بم من بووم گوتم زۆر لە مێژە دڵی خاکم لێ دەستێنن فەرهەنگ و مێژ و کلتورم دەشێوێنن سیمای زێدی کورد زوبانم بە شۆڤاران قەد ناگۆڕێ نەدارگوێز و نەبی و نەبەڕوو نەقەزوان و ترش و مازوو بە ئاوی سوێر قەد ناڕوێ وڵاتی من ئاوی سازگار و بێگەردە هەموو لوتکەی چیایەکم هێمای داستان و نەبەردە دیرۆکی نیشتیمانی من لانەی لەدایکبوونی ئینسانە دەبێ بشتێ ئەو شمشێرەی نەخشەی سنووری بۆدانە من پارتیم و لە خوێندنەوەی جفرەی ئەو نامانەوە هاتووم هەندێ جار لە هەناوی تاکێک شەو ڕۆدا یان لە پاڵ بە نەخوێنی پیاوەتیدا دەهاتن فێربووم چۆن لە هەرکوێ بم و سێرە و سەنگەری پێشمەرگە و مەکۆی شۆڕش و ڕاسان بم لە ئەیلوولەوە فێربووم بەشینەوەی زەکاتی نەمری لە مەتەرێزی مانەوەدا لەبیر نەکەم دەستی تەوقە و برایەتی بۆنی ئاشتی و ئاوەدانیم لێ بچۆڕێ
من گوڵانم لە داستانەکەی شارستێنەوە یەکەم وانەی هەستانەوەم گوتۆتەوە فێرم کردن بۆ مانەوە چۆن گرەوم لە مردن بردەوە. مانەوە وەک میراتی ڕەزی حاجی بۆ دڵدار، وەک چاوی کەژاڵی هێمن و باڵای سەفینی هەژار. هەندرێنی سەرکەش دەڵێ هەتا ئێستاش بۆنی ئیدریسی سەرکردە و ماموسوی دزەیم گرتووە، تاجی شانازی داستانم هەر بە پێشمەرگە سپاردووە. گەرمیانەکەم کە لێوی وشکارۆی تۆ و نیگای پڕ لە حوزنی خانەقین و کەنارە بێنازەکانی ئەڵوەند دەبینم، قەتماغەی زامی کەرکووکم دەکولێتەوە. هەولێرەکەم ئاوەدانیت لێ پیرۆز بێ لە کەرنەڤاڵ و شادیدا، قەڵات سەکۆی زەماوەند و منارەت هەر سەر چۆپی بێ. سلێمانی سوێند بە گۆی ژە و پیرەمەگرون، لە دیوەخانی دڵمدا خۆشەویستم بۆ ڕاخستووی، وەکو زامی قەڵا دزیە و دەروازەی ڕاپەڕینی گەل لە ناو دڵمدا هەڵم گرتووی. من پارتیم و بیرم نایە یەکەم داستان لە کام وەرزی نوتەکەدا بردەوە، بیرم نایە یەکەم گرەی زەنگاڵی پێشمەرگەم بۆ کام داستانە بەستووە. یەکەم وانەی فێربوونم بە کام مامۆستا سپاردووە، بەڵام وەک چۆن دەزانم لە مەملەکەتەی منە کوڵی دڵی تۆفانی ڕقی خودا بەگەیشتنی نوحدامەرکە، ئاواژ لێم ڕوونە چۆن دیوەخانی دڵی مێژوم بە کۆمار و بارزانی کورد ڕەنجین کرا.